ئەگەر دەتەوێت $50 بە خۆڕایی ببیتەوە ئەوە زۆر ئاسانە. تەنها سەبسکرایبی کەناڵی کورد پاوەڕ بکە و ناو دەچێتە تیر و پشکەوە و ئەو کەسانەشی کە دەبنە براوە بە ئارەزوی خۆیان زۆرە کارتێکیان پێویست بوو بۆیان دابین دەکەین. تەنها پێویستە کەناڵەکە بگەێنینە 20,000 سەبسکرایب. کاتێک دەگاتەوە ئاستا تیر و پشکەکە ئەنجام دەدا. کەناڵەکەش زۆر نایابە و بابەتی زۆر ناوازە بڵاو دەکاتەوە. بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن. هەمووتان بسن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و پشگیری لێ بکەن. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. خێزانێک بڕیاریاندا ئەم سەگە بەخێو بکەن و بە خێرایی بۆیە بەشێکی گرنگ لە نێو خێزانەکەدا و لەگەڵ منداڵەکان یاری دەکرد و دڵخۆشی بۆ خێزانەکە پەیدا کردبوو. سەگەکە زۆر زیرەک بوو و خێرا فێری شتەکان دەبوو، بۆیە خێزانەکە فێری زۆر شتیان کردبوو و سەگەکەش هەموو شتێکی دەکرد هەتا خێزانەکە دڵخۆش بن لەگەڵیدا و تەنها بوونی سەگەکە لەگەڵیاندا دڵخۆشی و خەندەی بۆ خێزانەکە پەیدا کردبوو. بەڵام دوای تێپەڕبوونی چەند هەفتەیەک سەگەکە کردارێکی سەیری ئەنجام دەدا. هەموو شەوێک کاتێک خێزانەکە خەویان لێ دەکەوت، سەگەکە لە دەرەوەی دەرگای ژووری خەوتنەکە ڕادەوەستا و تەماشای خێزانەکەی دەکرد لە کاتێکدا کە خەویان لێکەوتووە و هەندێک کاتیش بە هەردوو چاوە گەورەکانی پێش ئەوەی خێزانەکە خەویان لێ بکەوێ تەماشایانی دەکرد هەتا دەخەوتن، بەڵام خۆی هەرگیز نەدەخەوت و لە زیاتی ئەوە هەموو شەوێک لە شوێنی خۆی دادەنیش هەتا ڕۆژی لێ دەبۆیەوە و یەکەم کار کە ئەنجامی دەدا سڵاوکردن بوو لە یەکە بە یەکی ئەندامانی خێزانەکە وەکو هاوڕێیەکی نزیکی لێ هاتبوو لەگەڵیاندا. بەڵام هەموو شەوێکش ئەو کاری ئەنجام دەدا و خێزانەکە هیچ ڕوونکردنەوەیەکیان نەبوو بۆ ئەو کردارە سەیرا، بۆیە ترسان کە سەگەکە تووشی نەخۆشی بوو بێ، بۆیە بەیانەکەی بردیان بۆ سەردانی کردنی پزیشکی تایبەت بە ئاژەڵان و دوای ئەوەی پشکنینیان بۆی ئەنجامدا پزیشکەکە هیچ شتێکی نامۆی لە سەگەکە نەدۆزیەوە و خاوەنی تەندروستیەکی باش بوو و خێزانەکە سەردانی شوێنی تریشان کرد. هەمان قسەیان پێگوترایەوە. ناسار لە کۆتاییدا چوون سەردانی ئەو فرۆشگایان کرد کە سەگەکەیان لێی کڕی بوو و بە درێژایی لەگەڵ کارمەندەکان گفتوگۆیان کرد و کێشەی سەگەکەیان بۆ باسکردن. بەڵام دواتر کارمەندەکان شتێکیان بۆیان باس کرد دەربارەی ئەو سەگا کە دڵی خێزانەکەی هەژان دوای بیستنی. ئەم سەگە پێشتر خاوەنێکی تری هەبوو بە خێوی دەکرد و سەگەکە زۆر ئەو خاوەنی خۆش دەویست و شەوێکان کاتێک بە قۆڵی خەوی لێکەوتە بوو خاوەنەکەی هەڵسا بوو بە هێمنی بردبووی بۆ فرۆشگای ئاژەڵان و سەگەکەی پێیان فرۆشتە بوو و سەگەکە ئاگاداری ئەو شتە نەبوو، تەنانەت نەیتوانی کۆتا ماڵ ئاوایی لە خاوەنەکەی و ماڵە کۆنەکەی بکە و کاتێک بوو بەیانەکەی چاوی کردبوویەوە خۆی لە شوێنێکی جیاواز و لە نێو ئاژەڵانی تر دۆزیەوە. ئەو هەستە ناخۆشی سەگەکە لەو کاتەدا هەیبوو ناتوانرێت پێناسە بکرێ و لە ئێستادا کاتێک سەگەکە لەگەڵ خێزانێکی نوێ دەژێ دەترسێت لەوەی چاوەکانی دابخات و بخەوێ، چونکە وا فکر دەکاتەوە گەر چاوی دابخا ڕاستەوخۆ بۆ بەیانەکەی خاوەنەکەی لەدەست دەدا و ئەو نایەوێ ئەو شتە دووبارە بەسەری بێتەوە، بۆیە لەو کاتەوە بڕیاری داوە نەخەوێ هەتا لە دەستیان نەدا. کاتێک خێزانەکەی ئەمەیان بیست دەستیان کرد بە گریان، بۆیە بڕیاریاندا کە دووبارەوە لە سەگەکە بکەن هەست بە متمانە بکاتەوە و بۆ بەدەستهێنانی ئەو شتەش بڕیاریاندا لەگەڵ خۆیاندا بیخەوێنن و دوای چەند هەفتەیەک لە ئەنجامدانی ئەم کردارە دووبارە توانیان وا لە سەگەکە بکەن هەست بە متمانە و ئارامی بکات لە ماڵە نوێیەکەیدا و لە کۆتاییدا لە یەکێک لە شەوەکاندا چاوەکانی داخست و بە ئارامی خەوی لێکەوت و لەو کاتەوە بەبێ هیچ کێشەیەک لەگەڵ خێزانە نوێیەکەی دەخەوێ کە بە تەواوەتی وایان لە سەگەکە کرد هەست بە متمانە بکا لەلایەن، هەروەها وەکو خاوەنەکەی پێشووتری یاری بە هەستەکانی نەکەن و لە کۆتاییدا دەڵێم نابێ بە هیچ زۆرێک یاری بە متمانە و هەستەکانی ئاژەڵان یاخود مرۆڤەکان بکرێ، بۆیە پێویستە زۆر بە ڕاستگۆیانە ئەو پرسیارە لە خۆت بکەیت، یان خۆشەویستێکی پاک و ڕاستگۆیانە ئەنجام بدا یان خۆشەویستیەک بۆ یاریکردن بە هەستەکانی دەوروبەرت ئەنجام مەدە، چونکە ڕۆژێکدا دێ یاری بە هەستەکانی تۆش دەکرێت. زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا
وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان وە لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.